ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕای دەگەیەنن دۆخی ئەمنی شاری کەرکووک جێگیرە و دۆخەش بۆ فیداکاری هێزی پێشمەرگە و هێزامنیەکانی شارەکە دەگەڕێتەوە. هیچ هێزێکی دەرەوەی هێز ئەمنیەکانی کە ڕێگە پێدراون یاسا و دەستوور ڕێگەیان پێدا ڕێگە دروست بێت لە کەرکووکە نە میلیشیا و نە هیچ هێزێکێکی چەکداری لە کەرکووکە بچووکە کەرکووک ئێستا سەقامگیرە بەهۆی ئەو هێزەوە کە هێزی پێشمەرگەی کوردستانە سونەکانی دەروی کەرکووک و لە شەڕەکانی داعش بەشدارە پارێزێ و لەناو کەرکووکی هێزەکانی پۆلیس و هێزەکانی ئاسایش ناو شارە پارێزن لەبەرەوە هەر هێزێککە دروست بێ لەمانە مخالفە بۆ دەستور مخالفە بۆ یاساکان و نەیدارە و نە ئەنجومەنی کەرکووک ڕێگەی پێنادێت. وەزای کەرکووک ئەوە هەڵناگرێت کە هەندێ هێز و میلیشیات دروست کرێت کە وەزعی کەرکووک وەزێکی تایبەتمەندی خۆیەیە دواتر لێرە لە ناو شاری کەرکووک ئەو ئەجزا ئەمنی کە ناو شاری کەرکووکەیە لە پۆلیس و ئاسایش وانە لە هەموو پێکاتەکان دروست بووە بۆیە پێویست ناکات لە دەرەوەی کەرکووکش پێشمەرگە توانی بە قوربانیدان و ئەو هەموو قوربانیدا لە پێناو خەڵکی کەرکووک بوو لە پێناو یەک مکەون و یەک پێکاتە نەبوو لە هەموو پێکاتەکان بوو بۆیە دروستکردنی چەکدار و میلیشیات و هەندێ هێزی جۆرا و جۆر و بۆ پاڵپشتی لایەن و دەوڵەتان ئەمە شتێکی باش نییە و لە زەرەری کەرکووچەکان ئەگەڕێتەوە. سکرتێری پارتێکی تورکمانیش ڕای دەگەیەنێت کەرکووک لە سای پێشمەرگەدا پارێزراوە و ئەوان دژی پێکهێنانی هەر هێزێکن کە لە دەرەوەی سیستمی بەرگری شارەکەدا بمەزرێت. ئێمە پێویستیمان بە هیچ هێزێکی دەرەکی نەبێت بۆ کەرکووک و دەوروبەری کەرکووک بە حجەتی پاراستنی کەرکووک چکە هێزی پێشمەرگەی کوردستان بۆ 3 ساڵ دەڕوا زۆر بە قارەمانە تەسخیەتێکی زۆری دا خەڵکی کەرکووک دەپارێزی و شاری کەرکووک دەپارێزی هەمان کاتیش ئێمە هێزی ئەمن و ئاسایشمان هەیە لە کەرکووک هێزی ناوخۆمانێ شورتەمانێ ئاماهەنگێکی زۆر پتە هەیە لە بینیاندا بۆ پێویستیش ناکا بە هیچ هێزێکی دەرەکی کە بێ خۆی پیشان بدا بە مەرامێکی تر دروست کرابێ بە دەستی دەرەکی دروست کرابێ لەگەڵ ئەوەش دامەڕەتی دەکەینەوە چکەوە خەڵکێکە بۆ قانون و سیادەی عێراقی. بەپی زانێرەکانی کورسات نیوزیش لایەنێکی تورکمانی لاوڵی پێکهێنانی هێزێکی سەربازیدان کە بە پشتیوانی وڵاتێکی دراوسێدا بمەزرێ و ئەوەش بە پێشێرکردنی سەروەری خاکی عێراق و دەستورەکەشی ئەژمار دەکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.